بەخێر بێن بۆ بەرنامەی ئەم جارەی سەکۆی گەنجان. من هیڤان کیڤان قوتابی لە زانکۆی سەلاحەدین بەشی تەلارسازی. لە بەرنامەی ئەم جارەمان باسی پەیوەندی نێوان شاخەوان و گەنج دەکەین. ئەمڕۆ لە کوردستان چەندەها گروپی شاخەوانی زۆر هەن کە نەک تەنها گەنج بەڵکو کەسانی بەتەمەن و منداڵیش دەتوان سوودی لێ وەربگرن. وا دەکات کە کللتورێکی ژینگە پارێزی دروست ببێت لە کۆمەلگاکەمان و هەروەها ئێستاش لەگەڵ هاوڕێیانی شاخەوانیم ئامادەکاریەک دەکەین بۆ ئەوەی بڕۆین بۆ شاخەوانی. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێ. من بەدیع عەبدولغەنیم ناسراو بە بەدیع نەورسی لە ڕاگەیاندنی گروپی شاخەوانیم. بەو هیوایان شاخەوانی ببێتە کللتورێکی جوان لە کوردستان. من وەکو فۆتۆگرافەرێکی گروپ حەز دەکەم جوانیەکانی شاخ بگوازمەوە بۆ جەنابتان و دەستان خۆش. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سەڵاوتان لێبیت. من زارا سعیدم لە شارەوانی فەرمانبەرم. کورد و سیا شاخ پێکەوە برادرن. هەردەم برادەر دەمینەوە. لە سەکۆی گەنجانەوە سڵاو. من شێرزاد شەیدایی قوتابی دەرسی پەیمانگا و ئەندام لە گروپی شاخەوانی ناوداران. سەلامەتی سەلامەتی سەلامەتی. سڵاوتان لێبێ. من ئەحمەد سەدیقم لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لەگەڵتانم وەک دەستەی دامەزرێنی گروپی شاخەوانی ناوداران لەگەڵ کۆمەڵە گەنجێک بۆ باسکردن لە تەوەری شاخەوانی. دووبارە بەخێر بێنەوە. سپاس. لە بەرنامەدا وا دیارە کە دەبی پێشکەشکارێک هەبی لە بینی خۆماندا ئەوجەوا باشترە پێشکەشکارێک هەڵبژێرین. پێتان باشە چێ بتە پێشکەشکار؟ وڵی کامی بکتێ فەرق ناکە بەڵام کاک شێرزاد ئەگەر بکتەوە ئەتیادیا. کاک شێرزاد دەستان خۆش. دووبارە بەخێر بێن. سپاس. ئەحواڵتان کووە؟ الحەمدولله. ئەوڕۆکەی لاک بووین. بەس ئینشاڵڵا شتێکی جوان باز دەکەین. سوپاسانەکەم کە لەوەی من بە پێشکەشکار هەڵبژێردرا. دەمەوێت باسی ئەو بکەم هەموو دەزانین شاخەوانی چییە و ئێستا ئەگەر تەمەشە شارەکان بکەین زۆربوونی کارگەکان و زۆربوونی ئۆتۆمبیل و ئەو شتانە وای لە ژینگەی کردێ ژینگە بەرەو پیسبوون و زیاتر پیسبوون بچیتن. پرسیارەکەی من ئەوەیە هۆکاری ئەوە چێکە مەدێنە شاخەوانیان دێنە ناو سروشت لە سێزین جەماعەتی وڵا کۆمەڵێک هۆکار هەیە کەوا دەکەن ئینسان حەزی لە بۆ سروش زیاد بی. بۆ نمونە پیسبوونی ژینگە یەکێک لە هۆکارانەی کەوا دەتوانی وا لە ئینسان بکاتن حەزی لە بۆ سروش زیاتر بیت. یەک لە خاڵەکان هێشتا زۆر باوە خاڵچکە جوانی سروشت و سەرڕای سروشتە حەز لە بۆ ئینسان دروست دەکەکەوە سەردانی بکاتن. مەسەن خاڵچکە سەرگەرمیە ئینسان هەفتە کار دەکاتن پێی خۆشە سەرگەرمیەک بکاتن و جگەلەوەی کۆمەڵک لایانی کۆمەڵک سوودی هەیە لە بواری تەندروستی و جەسەدی و کۆمەڵک بواریتکە. دەست خۆش هۆکاریتر هەیە گەر قسەتان لە سەری هەبیتن؟ بەڵێ کاک شێرزاد ئەوەی کە من پێی ینی کە دەستم داوەتە شاخەوانی لە کولیەوە کە دەستم پێکرد لە 2007 و لە 2010ش بە گروپ دەستمان پێکرد. یعنی هەمووی ئەوەیە کە ئەو خۆشیەی لە شاخ دەیبینی ئێستا ئەوە نییە کە لە شار دەیبینی. بەڕاستی ئەوەی کە دەمانهەوێ ئەو جوانیە سروشتیەی چامان پێی بکەوی ئێستا کە لە بەر تەپ و تۆزەی کە لە ناوشارەکان دروست بووە بەدەست ناکەوی. بۆیە هاتینە شاخەوانی و ئێستا لە شاخەوانی ئەو جەوە دەبینین و ئەو هەوایە هەڵدەمژین کە دەمانێت. بێگومان دەست خۆش بێ. سلام. ئەگەر گۆش قسەکتانە سەر هەبیتن ئێمە وەکو کورد ئۆکەی لە شاخ گەورە بووینە حەز دەکەین لە شاخ پشتمانە. عفو قسە دەکەی ینی سروشتی کوردستان بە گشتی یانی لەگە کورد دەتوانین بڵێن دۆستانەیە لەگە شاخی هەیە کارێکەکەەوە عاشقی شاخ ئەوە نەبین. ڕاستەوەیە. ئۆکەی دەست خۆش بی. هیوانەخان ئەگەر بپرسم جەنابەت وەکو قوتابیەتی تەلارسازی ینی وەکو گەنجێک لەگەر شاخەوانی تەلارسازی چ هۆکارەکەی کەوات و زیاتر لەنا ئەو بینا بەرز و جوانانە کە ڕوود لە سروشت و شاخ کردیە هۆکارەکەی چییە؟ ڕاستە ئێستا ئەگەر ئەمە تەماشا بکەین لە هەرێمی کوردستان بەعام بیناکان زۆر زیاد بووینە بە ڕێژەیەکی زۆر ینی بینای بڵند زۆر دەکرێتن. وا دەکات کە ئەمە زۆر ینی لەو بازار و لەو مەسەلەن شارانە قەڵەپاڵەغن ینی
پێویستمان بە ئیسراحەتێک هەیە لەو ئیسراحەتەی بینێ ناو ژنگەیەکی پاک سروشتێکی وا جوانمان هەیە لە کوردستان بەڕاستی پێویستە نەک تەنها گەنج بەڵکو کەسانی بەتەمەنیش و منداڵیش بێنێت مەسەلەن چیاکانی کوردستان ینی هەفتەی جارێکیش لۆ نمونە بێن زۆر باشترە لە بۆ خۆشیان لە بۆ تەندروستیان ئەگەر ئەمە تەمەشاش بکەین لۆ نمونە سوودی تەندروستی زۆر ینی زیاترە لەوەی کە ئەمە بڵێن پرسیارەکەم بابەوەی دەست پێکەمەوە لەسەر تەندروستی کە باست کرد باسی هۆکارەکەمان کرد کە هۆکار زۆرن لە بۆ ئەوەی ڕوو لە شاخ بکەین بە تایبەت چینی گەنجان لە ئێستادا ئەگەر دەبینین لە کوردستان بە ڕێژەیەکی زۆر کە چەند ڕۆژێک پێش ئێستا سێرچم کرد نزیکەی 50-60 بەس بە ناوی گروپ شاخەوانی کە هەیە لە ئەوە جێگای دڵخۆشیە دەمەوێ دیارەکەەوە هەموو گروپە هەیە سوودی شەیە پێم خۆش لە زارینگۆ بزانم گروپ ئەو سوودانە چیە کە لەوا شاخەوانی ئەمە پێویستە کاک ئەحمەد ئەگەر قسەیەکە بیتن پێم خۆشە لەسەر سوودە تەندروستەکانی قسەی بکاتن زۆرواکان وڵا سوودی تەندروستی زۆرە بە تایبەت لە بۆوانەی نەخۆشی دڵیان هەیە کە ڕێژەی بڵین خینی زیاد دەکاتن کە لە بۆ مێشکیش ئازە دەکاتن زۆر گرنگە لە بۆ مێشکی لە بۆ کە خین لە بۆ مێشک دەڕواتن و زیاتر مێشکت ساف دەکاتن و سوودی مەسەلەن جەسەدی هەیە مێشکی هەیە وهروەها فیزیکڵ با بڵین زۆر سوودی هەیە بەڵێ لە بۆ ماسوولەکانیش زۆر باشە زۆر گەورەیە دێ ناو سروش ماسوولەکان بەهێز دەبیتن سوزانم دەبی وایە ئەوەیە بەڵێ ڕۆژی شاخەوانیەکان ینی شاخەوانێکی بۆ ئەوش باشە جاحلەکانمان باز کەمتر بڕۆنە کافتریان فێرە نێرگلە و جغارە ئەو تشتانە بن هەندی ئەوی دەگەڕێتەوە شاخەوانی فێرە ڕاضە دەبن ئەو تشتە زۆر باشە بۆ جاحلەکانمان و ئەوەی پێشی نەکرێت لۆ نمونە بێتە چیاکان هەرنا بە کەمەک لە شار بکەیت کادانی مەرزنی ئەتویلا جلو بەر شاخەوانی لەبەرکەی کۆمەڵک مەسروف بکەی بێ ئیلا دەستمە شاخی ڕۆشتنیش لە ناو سروشت کە ئەو ڕووناکە سروشتێ دەبینی ئەو هەوای هەڵدەمێژی سوودت پێ دەگەینی لە بۆ متەمەنیش گونجاوە بزان پێویستی بە هیچ شەرت و مەرزەکەنی ئەوەی توانێت ڕۆیشتنی هەبیتن دەتوانی گەشتەکەی ئەنجام بداتن لە سوودەکان لایانی تەندروستی دەرونی حتا لایانی ژینگەی کۆمەڵایەتی ئەو شتانە شێ ئەگەر مانوێگەر قسەت لەسەر کۆمەڵایەتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کۆمەڵایەتی کاکە شێرزاد ئەمە شتێکی ترمان هەیە یەک لە سونەتەکانمان ئەوەیە دەرێکە دڵت تون بوو بچی لە دیار بەحر ڕاوەستی یان بچی تەماشای سروشتکەی هەردەیە دەرێ بەو نیەتە بێ دەرێک کە ئەوە فەریزەشیش ئەنجام دەدەی ئەو لایەنە ئاینەکەش ئیسفادە لێ دەکەین لە کوردستانەوە بزانمە بە عەرمانیە بەس گەندامان زۆر بەڵێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە سوود یەکجار زۆری هەیە بەڕاستی مەسەلەن بەرکەوتەی کۆمەڵایەت لە بۆ دروست دەبی لەگەر کۆمەڵە خەڵکیتکە کە ڕەنگە یەکەم جارە بیان ناسیەوە یەک دووەم ڕەنگە سەردانی هەندێک شوێن بکەی بۆن بە گوندەکانی خۆمان شارەزای عادەت و تەقالیت و زمان و شێوازی ژیانکردنی ڕۆژانەیان دەبی ئەو سوودەی زۆر هەیە و مەسەلەن دەکرێت بە واستەی تو ببێ هۆکارێک بابەتی کۆمەڵایەتیە چەند کەسێک چەند گەنجێک هان بدەی یان پەروەردەی بکەی بۆی کە لە سروش چۆ دەرێ هەمان تەعاملی سروش لە دەرێش بک پیسی نەکاتن بیچینیتن سەوزی بکاتن گرنگجی ئیتمایش لە بۆ دروست دەبێت کاک ئەحمەد لێرانە لە ڕووی کۆمەڵایەتێکی کە باس کرد ئێستاکە گروپمان هەیە لە هەڵەبجەیە یعنی ئێستا تەواصولێکی زۆرمان هەیە لەگەر جەماعەتی دهۆکە و هەڵەبجێ و دەبینی سلەیمانیە و خۆشەویستی برادرایەتێک دروست بووە کە لەوانەیە نەمانتوانی بابەت زۆرێکی تر ئەگەر شاخەوان نەبا جگەل لە لایانی کۆمەڵایەتی سوودشکەی زۆر گرنگە کە لایانی ڕۆشنبیریە لای ڕۆشنبیری مەبەستمان ئەوێ شاخەوانەکان شانسی ئەویان هەیە ڕایان دەکەوت ئەو شوێنانەی کەوا میراتی مێژووی گەلی کووردە بەڕاستی ئەوان دەرفەتی ئەوان دەبی ئەو میراتی ببینن خەڵکی ئاسایی بۆی هاانی خەڵک دەن کە بێن ئەوانە ببینن لە بۆ لایەن ڕۆشنبیری گرنگە و زانی میراتی مەچە ڕحمانمان هەیە لێرە ڕەبەن بۆی پێدرێن برای مەسیحیەکان شوێنیشی مێژوویە خەڵکی ئاسایش دەگاتی بەس وەکو نمونە لێمان نزیکە چکە ئێستا لە چیای سەفینین ینی ئەوە شاخەوان دەیگاتێ شاخەوان دەیبینیتن زانیاری لەسەر کۆر دەکاتەوە کۆمەڵک شتیکە مەسەن ئاژەڵی دەگمەن تەنها شاخەوان شەسیوەیە ببینی مەسەن گژ و جیای دەگمەن تەنها شاخەوان شەسیوەی بینی خەڵکیکە ناتوانانی بیبینی و ناشیگاتێ دەست خۆش دەکرێت بپرسم ینی ئەو کەسانی شاخەوان دەکەن میان پرۆفیشنال کە دەگەن ئەو شوێنێکەمە خاڵک کاکشێزە لێر خاڵەکەی زۆر گرینگە پێی دەرێن بەجێهێشتنی هەموو ئەو شتانە دەیبینی سەرەنگە خەڵک بپرسیان ئێوە پرسن بەجێهێشتنی هەموو ئەو شتانێکەوە دەیبینی چییە؟ ئەتوو هێلانەی ئاژەڵ دەبینی ئاژەڵ چێوی دەبینی ناکرێت لەگەر خۆت بینی بۆ نمونە لە هەڵگورد جۆرە جیایەکی لێ زۆر دەگمەنە کەسی مختص دەتوانێت سوود لێ بینی ئەمنی شاخەوانیان ئەمنی گەشتیار
گوناحە زۆڵەوە هەری چێشم و بیهینمەوە بۆیە دەبی خۆتی لێ ببارێزی ناکرێ مەسەلەن ئەتوو کەوەکت دیت ئاژەڵی سروشتی بێت لەگە خۆم دەی بموت جوانە و بە هەما شەوە لە ئەوەی مێژوویەکانیش ناکرێت و مەسەلەن بەردەک لەوێ دانرا چوزانم نیشانەك لەوێن دەرێت دەستکاری یا بینیان ئەوەی کە لەناو ئەشکەوتە ئەو جارەکە ڕۆشتین زۆر پارچیان کە ئەستەکان دەبیان سروشتەکە دەشێوێنرێتن و شاخەوان حتمما ئەوەی نییە خەڵشتکە ڕەنگە ئەوەی بکاتن کە وەکو میێوانیان وەکو گەشتیاری ئیکۆسیستەم بەشداری گەشتەکان دەکات کاک ئەحمەد حەزم کرد لەسەر ئەو خاڵەی شتێکی باسکەم ئەوەی شاخەوانە یەکەم زار پێش هەموو شتێک ژینگە پارێزە بەدڵنیایەوە زەرەر نابێ بگەینتە هیچ پارچەیە کە دەکەوتە بەرچاوی ئەوەی کە پارچە شاخی شکاندیە و لەگەڵ خۆی نایتەوە ئەوە پێی ناگوترێ شاخەوان ئەوەی کە شاخەوانبی خۆی دەپارێزی لێرە پرسیارێکم هەیە لە کۆمەلگایمە دەتوانین بە گروپ کە دەڕۆین ئافرەت و پیاو پێکەوە دەڕۆن دەتوانن ئافرەتەکان بمینەوە یان گروپەکانمان کە دەڕۆن بەس پیاوەکان دەڕۆن دەمینەوە ئاسایی دەمەوە زەهرا خان مەسەلەی بەشداریکردنی ئافرەت لە شاخەوانی دەبی بزانین ئاستەکانی شاخەوانی ئێستا سێ ئاسمان هەیە ئاستی سەرەتامان هەیە ناوەندمان هەیە و سەختیشمان هەیە زۆر سەختیش هەیە بۆ هەندێک شوێن عفو بەڵێ ڕاوەستایتە سەر توانای ئافرەتەکە زۆربەی جار ئافرەتەکان لە گەشتی نیوڕۆژە یانیش یەک ڕۆژە بەشدارن بەڵام مانەوە و گەشتی سەخت کەمتر بەڵام هەشمانە ئافرەتی بەتوانایە توانیەتی ینی بە چەند ڕۆژ سێ ڕۆژ دوو ڕۆژ ناتوان بمینەوە زۆر دەگمەن هەمانە لە کوردستان پەیمانڕان بۆمان هەیە لە کوردستان کە ناوبانگێکی کۆمەلگای ئیزن نادێتیان بەخۆن بەشدار نابن کۆمەلگا شۆکارەکە کۆمەلگاش لە ناو کۆمەلگای کوردی ڕەنگە هۆکارێک بێتن نازانام تیمانخان ئەوڕۆکە بێدەنگە هیچ قسەی ناکاتن دەوانەیە بەدەنجی بێنین وڵا خاڵێکی کەس زۆر زۆر مهمە کە ئێستا دەتوانین ینی هەم منداڵ هەم بەتەمەن هەم کەسانی ئاسایی و گەنج بەشداری ئەو گروپە شاخەوانیانە لە سەرەتاییەکە دوایی بەرەبەرە دەتوانن زیاد بیتن بەس زۆر زۆر گرنگە لۆ نمونە منداڵەکانیش لەگەڵ خۆیان ببن نەک تەنها بڵێن گەنج و بەتەمەن منداڵەکانیش فێرشینگە دۆستیش دەبن لەوە تەماشەکە ئێستامە دەگەینە خاڵێک لێرە شاخەوانی کۆمەڵک بواری جیا یەک دەگرتەوە ناکرێت هەر جانتایەکەەوە ئەوە کە دەچێت دەرێ شتیوانیە کەواتە پەیوەندی بە ژینگە هەیە پەیوەندی بە ئابووری هەیە پەیوەندی بە پەروەردەکردن هەیە پەیوەندی بە هاندان هەیە ئەو خاڵەکە زۆر زۆر گرینگە بۆ نمونە ئێستا ئاخرین لێ کۆڵینەوە لە شاری هەولێر ڕێژەی سەوزایی 1990 ئەتو چۆن وا دەکەی لە شاخەوانی ڕێژەی ئەو سەوزاییە زیاد کرێتن چۆن وا دەکەی مەسەلەن بە هاندانی خەڵکیتکە ئەتو دێ شاخ ئەو دێتە شاخ دەبینی کە شەوایەکەی دەبینی سروشتەکەی دەبینی ڕاستەوخۆ هەستی ئەوەی لۆ درست دەبی بچی بەشداری کاری خۆبەخشی ژینگەیی بکاتن ئەو لە پێش دەکەی ماڵەکە خۆی لەگە جیرانەکان ڕێک دەکەوی یان لەگە ڕێکخراونەی دەوڵەتیەکان بە شێوەی خۆبەخش کاکە من لەگەرتان بەشدارم بۆ نمونە لەو بەڵێ عفو کاکە ئەحمەد قسەکەت دەبڕم یعنی ئەتووا لە خەڵک دەکەی هەمووی ڕوو لە سروش کاتن ئەو شوێنەی کە لێیە هەر بە پیسی ببینێتەوە بەس لۆ ئەمە نەکەینە کللتورێک لە ناو خۆمان بە هەر نەچینە شاخ برێن سروشتێکی جوانە با پێشمان لە خۆمان بکەینە سروشتێکی جوان بەڵێ ئەو شاخەوانی یەک لە هوکارانەیەکەوە پاڵپشتی ئەو عقلیەتە دەکاتن ئەتو ئەگەڕایەوە بۆ ئەمە لە گروپی خۆمان هەتا شاخەوانیمان نەکرد ژینگە پارێزیمان نەکرد بەشداری هیچ کارێک خۆ بەخشی ژینگە پارێزیمان نەکرد ڕاستە بەڵام لە گروپی خۆمان ناوداران دەست پێ بکەین هەمومان دوای ئەوەی کەوا بووینە ئەندام یاخود دەستی دامەزێنەر هەستی ئەومان لە بۆ دروست بوو هانی خەڵکی کەشماندا بەشداری خاوینکردنەوەی چەند شوێنێکمان بەڵێت هەبزانە ئەو خۆی لە خۆیدا تەسیری هەیە لەگەڵ شارەوانی بەشداری چاندنی دارمان کرد ئەوەمان باویمان چاندوو بەڕۆمان چاندوو یعنی ئەوە هەستێک بوو دوای شاخەوانی بۆمان دروست جایەکێک لە گرنگترین خاڵەکان کە ئەم وەکو مەسەلەن تەلارسازێک ئێستا مثلەن لە زۆر گرنگم دەبێت ئەو تەلارسازی ببستی بە بگەینە خاڵێک بیلفعل ئەنگول لە ناو عوقی بابەتەکەینا کە دوورن لە کەشەوەی خاوین یا دوورن زیاتر ناو شارکە بەس بکرێت نافرێشتەوە لە ناو شارەکان عادەتەن کەسکاتی کەمە بەس ئەگەر ئەمە عادەتەن ئەگەر زوو بین شاخەوانی بکەین زیاتر بە بیرمان دێتەوە کە ئەو کولتورەمان هەبووە لەبەر هەندە دەبی ینی بێتەوە لۆ ینی زیندوی بکەینەوە لەبەرەوەش ئێستا لە مەسەلەن لە بیناکان کە ئێستا دەکرێتە ڕێژەیەکی سەوزایی پێویستەکە لە کۆنستراکشن هەبێت لە ڕێکلامەکان بۆ شارەکان ئەو شارانێک کە دروست دەکرێت چی زۆر سەرنجڕاکێشە کە پارکێکی هەیە یان ڕووبەری سەوزایەکەی زۆرە ئەوە زۆر دەبری هەیە ڕاستە فەرمایە
ئەو جلبر هەندێ ینی ئەگەر ئینسانێک پێی نەکرێ هەفتەی جارێک بێتە شاخەوانی هەرنا لە ناو شار لەو کەسکاتیانەی کە لە ناو شار هەنا هاتەمە پارک و شتیشمان هەیە لە شارەکان هەر لە شارەکان دەتان لە ناو پارکەکان بە پێ بڕۆن ینی ئەوە ژێکێک لە شاخەوانی بەشەکان. هات زهرا پرسیارەکەت کرد سەبارەت بە ئافرەت و سروشتوانە وەڵامەکەی خۆت نازانم وەرنەگرتان لە جەماعەت وەڵامەکەم وەرنەگرت چونکە ئێمە لە کۆمەلگایەک دەژین زۆربەی ئافرەتەکان لە ناو ماڵێنە ڕاستە دەرچۆنیان زۆر کەمە ینی هەست ناکەم هیچ ئافرەتێک بێتە دەرێ هەیە زۆر کەم ئافرەتمان هەیە دێتە دەرێ دەرەکەش ئەوە نییە کە بڕۆ لە ناو شاخ بگێڕێت و ببینیتن ئەوە ینی پێویستە ڕۆلی ئافرەت زیاتر بیت لە ڕاضای بێتە ناو شاخەوانیەکان ببینیتن دنیا ببینیت هۆکار چییە کە ئافرەت نایەتە دەرێ هەروچی باسی کرد هۆکاری زیاتر ئەزانێ. هۆکاری ئەوەی هەیە یان مەسەرەن لە ماڵێ منداڵی هەیە بەس ئەمن دەلێم ئەوانی منداڵیشیان هەیە گەر زۆر گرتکە لە نمونە ساڵێک 2 ساڵ 3 ساڵ نەبن بگەنە تەمەنێکی ئەوانیش بێنە شاخەوانی سەرەتایی تاقبکەنەوە. کاک شێزاد جوابی خاتونەی بەپێی دابوونەری بەپێی ئەو عادەت و کولتورێک کە هەیە لە منتیقەش لە منتیقەشی لێگۆڕێ ئێستا لە کۆیە گروپمان هەیە تایبەت بە ئافرەتان کە ژمارەی ئەندامانیان زۆریشە بەس ئافرەتن و گەشتی مامناوەندیشیان هەیە گەشتی سەختنە گەشتی مامناوەندیشیان هەیە لە سبەینێ تا بابرین ئێوارە گەشتیان هەیە و بەشداریکردنیشیان زۆر ساڵاکرد ماشەڵڵا نەبی ئەو بەپێی منتیقا ها باسم کرد لە منتیقی خۆشمان هەیە بەڵام بە شێوەیەکی کەمتر ئافرەت ئێستا دەتوانێت ئەگەر مەسەلەن بێ سبەینە پەیوەندی بە گروپەکەیمەوە بکاتن بڵێ دەمەوێت گەشتێکتان لە بکات زۆر ئاساییەوانە بەپێی سەختی ئەو گەشتێکە هەمانە بەپێی پێداویستی شاخەوان کە هەیەی پێڵاوەکی باشە زانتایشی باشە کەلوپەلی پێبرین ئەگەر جەوەکە باراناوی بی دەبێت باران بڕی هەبی ئەو ڕۆژی ناکرێت لۆ هەموو گەشتەشی ناوی خۆی بنووسی سەرەتا یەکەم زاریشی بی ئەکید ناوی لە گەشتی یەک ڕۆژە بەردەوامبی دەبی لە گەشتی نیم ڕۆژە بەردەوامبی ئینجا بۆ ئاستەکانتر هێما بیشتمان زۆر باس کرد سەر هۆکار و سوودەکانی شاخەوانی بەڵام شتەشکە شێ دەمانەیە باسکەم لە بیری نەکەین ئەوش مەترسیەکانە کەمە ڕوو لەو شاخ و چیان دەکەین وەک دەزان کە کوردستان یاخود خاچی کوردستان کە پێشتر چەندین شەڕی کردو ئێستاش هەندێک ناوچە هەیە پڕە لە ئەلغام و مین و ئەو شتانە کە جێی مەترسیە تا چەند ئەمە تایم بزانین کە ڕۆی ئەو شاخانە جێی مەترسیان ئەو مەترسیانە چین کە باسی بکەین عفو لەگەم هەرکە کامەتان بێگومان کەمە باسی و خۆشەی دەکەین و باز دەکەین دێ ڕازین و دەمەوێت ڕاستگەرم لێ ناوکان نارێم دەمەوێت کامەتان وەڵامتان زیاتر بیتن ئەوتان بێن عفو بێگومان مەترسی زۆرە بە حکمی ئەوەی کەوا کوردستان شوێنی یەکلایکردی و ململانەیەکان بۆ لە بینی چەند وڵاتێک ئێستا هەندێک شوێن هەیە لە کوردستان بە تایبەت سەر سنوورەکان سروشتی زۆر جوانی هەیە زۆر ینی خەڵکەکەیە چاوەڕێەوەی دەکاتن خاوین بکرێتەوە لە تەقەمەنیەکان بچی لێ کۆڵینەوەی بکاتن ڕەنگە ئەشکەوتی زۆر گەورەی لێبی ڕەنگە ئاژەڵی زۆر سەیر و سەمەرەی لێبی هەتا ئێستا لە کوردستان نەدیتە ئەو مەترسەکان و مەترسی سروشتیشمان هەیەکەوە پلانی پێشوەختت نەبی ئامادەکاری پێشوەختت نەبی دەکرێت بتە مەترسی لە گەشتەکەت بوونە ڕەچاوی گەشت و هەوات نەکردبیتن ئامادەکاری وەک کلپل وەک پێویستی نەتبیتن دەکرێت ئەو ببتە هەتا بگاتە ئاستی ئەوەی گیان لە بووی دابنێ لە شاخەوانی شتەکەی پێ دەڵێت یەکەمین هەڵە دو هەڵەتە ڕاست بە دەگمەن دەردەچی بە دەگمەن نمونەشمان هەبوو بۆ دوایە بەڵێ کاکە ئەحمەد حەزم لێ ئاماژە بە شتێک بکەم لێرانە دەبێت شاخەوان تەنسیقێکی تەواو لەگەر دەستگای کەشوە هەوا هەیبی خۆشبەختانە لە خولی سەرەتای شاخەوانی بەشێک باس لە کەشەهەوای دەکرێتن بەڵام ئەوەی ئەمە جێم لێ بووە فیدراسیۆنی شاخەوانی کوردستان ئێستا هەر دەستی بەکردنەوەی خولە چیت تایبەت و پسپۆر لە بۆ کەشناسی پێویستە لەسەر گروپەکان ئەندامیان هەبیتن یان بەشی چالاکیەکانیان شارەزای لە کەشناسیە بیتن احتیمال هەیە سروشت ینی تەقدای سروش ناکرێتن ڕەچاوت کردیە بەڵام ئەو شوێنەی لە بۆ دەچی ینی ڕەنگە ئەتو حیسابی ئەوەندە لە بۆ کردبی ئەو کەشوای ڕەچاوت کردی ئەوەندە باران دەباری بەڵام ئەو تەنگەبەرەی ئەتو لە بۆی دەچی ئەوەندە نەبی بخنچێنی یان چوزانم بەسەرت دابێتە خوارێ ڕاستە دەست خۆش بێ مەترسیەکان ئەگەر خات و زەهرا خات و هیوان ئەگەرتانێ قسەی سەر بکەن چ مەترسیت کە هەیە کە ڕوو لە شاخ دەکەین مەترسیەکان بێگومان زۆرە گەلک زۆر مەترسی ئەوەش مارێک تشتێک باسی بکەم مەترسی ئەوەی هەیە
لە ڕێنمایەکان شاخەوان دەرێ بێ زەحمەت ئەتوو لە سەرچاوی ئاو 200 متر دوور بە چکە مەترسی ئەوەی هەیە ئاژەڵی ئاوی دەخوات و شەوێ هێرشت بکاتە سەری خواردن بەجێ هێشتن ئاژەڵ بە دووبوونی خواردن دادێتن ڕەنگە ببتە هۆکاری مەترسی و هێرشت بکاتە سەر ئەوانە زۆر گرنگ شوێنی کەمپین نابی شوێنی ڕۆیشتنی ئاژەڵ خاڵک زۆر گرینگە سەبارەت بە کەمپینجی مەسەن لە ڕێنمایەکانی عالەمیان لە شاخەوان باز دەکا کەمپینجی سابت بەکاربینن یعنی بۆ لە ئێستا لە سەفین کەمپینگە جۆتەدار ئەوی بەکاربین مەچ لە شوێن کەبین هەم ژینگەکەی تێک نادەی هەمی سوودی زیاترە و سەلامەتترە و بۆ بەس کەمپینی سابت بەکاربیێنی سەبەب یەکەم ژینگەی پیسناکەی چەندجەیەک تێک نادەی ئاگری لە چەندجەیە کار ناکەیەوە دوم ئەوێ سەلامەتترە دیراسی لە بۆ کرایە کەەوە ئەو کەمپەلەوێن دروست بکرێتن لە کۆمەڵە کڕۆ ئەمینە ڕەنگە گەر شوێ مەسەن لێرە بمینینەوە ئەمە نازانین شوێت ئاژەڵێک بێرە هاچوو دەکات مەسەگەر شوێنش سابت تابیتن ئاژەڵەکان لە شوێنان دوورن حسابی خۆی دەکاتن و بۆ پێدانەوە مەترسێکی کەش هەیە وش کە هەورە بروسکە هەیە بە تایبەت ئەو هێنگۆ دەنگت تێکتۆ دەنگت ڕێک بەرزکەوە مەترسێکیت کەش هەیە لۆ نمونە ئێستا ئەو ماوەی مەترسێکیت کەش هەیە لۆ نمونە ئەو ماوەی کە دەبینین کەشوهەوا لە کەشوهەوادا هەیە هەورە بروسکە زۆرە ینی گەرمە ئەوانش لە پێش چاومان بیتن باشترە پێشی ئەوەی ئەمە بچینە شاخەوانی ینی ئەو چۆن بڵێ کەشوهەوایانە دەبی لە پێشە خۆمان بینەک بڵێن ئەمن دەڕۆم قەینە مشکلەم نییە ئیڤان خان لە کاتی هەبوونی بروسکە هەورە ترشقا ئەوەل ئیشکە دەیکەی جارە شاخەوان نابی ئەو باتۆمە لەسەر شانی بی باتۆمەکەی دەینی و بە ئاسۆیی دەیگیری لەگەڵ خۆی ئێستا عفو دەتوانانی باسیکەی فەرموو ئەوە زۆر هەڵگرتنەکەی بەو شێوەیە دەبی لە پشتە خۆت کە ئەو هاوی یاخۆت ئەو هاوی طبعاً بروسک خاڵی بوونەوەیە لە خاڵێکی تیش لێ نابی هیچ شاخەوانێک هیچ شتێکی تیژی پێوێ لە کاتی بروسچیش طبعاً هەستی پێ دەکەی بروسک ئێستا کە لێرە نێزیک بێتەوە هەر هەمومان لەسەر پیستەکانمان هەستی پێ دەکەین ئەو زانیارەی پێمای لە خولی سەرتای شاخەوانی باسکرایە باسکرا زۆر گرنگەکەواتە فێرە کۆمەڵک شک دەبێ و نیە تو گەشت بکەی لە بۆ شاخی بەڵێ باتۆم هەر شتێکی تیژ بروسک دەڕوا لەو شوێنە خاڵی دەبێتەوە کە تیشترین نقطەیە ڕاست ئەوجە لە کاتی شاخەوانی بە ئاسۆیی هەموو ئەو پارچانە دەگری کە لە بەردەستە لەسەر قسەکەی جەنابەت یعنی ئێستا ئەمە ئەو شتێک لە دەستمانەکە نای باتومە هەم سوودی هەیە هەم زیانیش ئەگەر نەسانی وەک خۆی بەکاربێنی ڕاست دەستان خۆش بێ یانی لەبەرەوەیە زۆر زەمەسەمە لە خۆلەکان بەشداریمان کە جانتایەکەت نابی هیچ شتێکی ڕوو لە دەرێبی بە تایبەت ئەگەر ئاسن بیتن حتمما لە هۆکارێتکە هەیە بەڵام یەک لە هۆکارانی ئەگەر پەرداغەکی ئاسنت بۆم لە لێرە دابیتن یان لە شانەکەت بیان توزانم ئاسنەکە پێدا شۆڕ و احتیمالیەوە هەیە بروسک لێ بدا و لەو قسانەمان لە باسی مەترسی حەزم لێ بوو پرسیارە بکەم شاخەوانی سێ بنەمای سەرەکی هەیە لە زۆر جێ باس کرا لێرە زۆر پێویستە ئێستا باسی بکەینەوە کە ئەو خەڵکەش دەمان بینی سێ بنەما سەرەکیەکان کامتان دەیزانێ باسی بکە هەر بە خۆت باسی بکە پرسیارەکردی بە خۆت باسی بکە و زیاتر سەریە پرسیارم کرد سەلامەتی بەس دەتوانێت و سەلامەتیەکان شیکەوە لە وەی ئەمەش باشتر ئەگەر نەشزانین باشتر فێر ببین بەڵێ سەلامەتی لە شارەزایی لە چون و هاتن ڕێگاکە زانست و زانیاریت پێبێ لە ڕۆیشتنەکە سەلامەتی لە پێداویستی بەکارهێنا ینی مەبەستی لە چییە؟ ئەمە کە ئێستا ئەو هەموو زانتایش لە خۆمان هەر دەچنە جێیەشی ڕەنگە 20 کیلۆ بیتن سەلامەتی سێم ئەوەی کە باسمان کرد سەلامەتی ئەوەیە بڕیاردان لەوەی کە بگەڕێنەوە لە پێناو سەلامەتی گیانی خۆمان جاری بۆ لەو سەفینە ڕۆیشتوین گەیشتینە هەور وای لە هاتووە گەیشتینە بەفر گەیشتینە تەمێک کە چاومان نەیبینیوە و ڕێگاکەشمان لێ بزر بووە دوو نەفەرمان ناردووە بۆ ڕێگاکە بدۆزێتەوە کە ڕێگاکەی نەدۆزیتەوە بڕیاری گەڕانەوەمان داوە لەبەر سەلامەت لە پێناو سەلامەتی گیانی خۆمان دەست و چاوت خۆش بێ سوپاسانەکەم کاتەچ خۆشمان بەسەر برد لێر دەمەوێت کۆتایی بە بەرنامەکەی بینم دەست خۆشتان لێ بکەم و کۆتایی بە بەرنامەکەی بینین دەستان خۆش بێ